وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان. نیەت دەتوانێت مرۆڤ ڕزگار بکات؟ ئەو نیەتەی کە سەرنجام مرۆڤ دەبات بەرەو کردار دەکرێت مرۆڤ ڕزگار بکات، بەڵام نیەتێک کە نەگۆڕێت بە هەوڵ و تێکۆشان هەرگیز ڕزگارکەر نییە. نیەت ویست و مەیل و شعورە. مرۆڤ لە سایەی نیەتدا دەزانێت دەڕووی دەکوێ کردووە و چی دەوێت. دیسان لە سایەی ئەمدا دەگات بە شعوری دۆزینەوە و دەستخستن. لە هەمان کاتدا پتەوترین بناغەی ئیرادە و جێگیرترین بنەمای هێزی بنیادنانە لە مرۆڤدا. تەنانەت دەتوانین بڵین هەموو شتێکی ناوگەردون و ناونەفسی مرۆڤیش لە ڕووی دەستپێک و لە ڕووی بەردەوامیشەوە لەسەر نیەت بەندن. بەبێ نیەت نەدەکرێت بوون بە هیچ شتێک بدرێت و نەدەگونجێت بەردەوامی بەبوونی ئەو شتە بدرێت. هەموو شتێک لە سەرەتاوە وەک هێڵکاریەک لە زەینی مرۆڤدا پەیدا دەبێت. ئەگەر مرۆڤ جارێکی دیکە بگەڕێتەوە سەری ئەوە دەبێتە نەخشە. دواتریش بە هەوڵ و پێداگیری بەرجەستە دەکرێت و دەبێت بەڕاستی. جا هەروەک چۆن ئەگەر کردارێک ئەو هێڵکاری و نەخشەیەی سەرەتای نەبێت بێ ئەنجام دەبێت، بە هەمان جۆر هەر بەرنامەڕێژی و هێڵکاریەکیش ئەگەر ئیرادە و هەوڵی لەگەڵدا نەبێ کارێکی بێ ئەنجام و نەزۆک دەردەچێت. زۆر شت هەیە کە بەڵگەن بۆ ئەو هێز و کاریگەریەی کە نیەت هەیەتی، بەڵام لەبەر ئەوەی زۆر کەس ئاگەی لەو ژیانە نییە کە تێیدایە، خەبەرێکیان لە کاریگەری و هێزی نیەتیش نییە. نیەت لەو ڕەهەندەوە کە بەرخوردی لەگەڵ چاکە و خراپەکانی مرۆڤیشدا هەیە زۆر گرنگە. لێرەدا ئەو یان ئیکسیرێکە کە بە بەڵێنی شیفای هەزار دەردەوە هاتووە، یاخود تۆفان و جێژەڵوکەیەکە کە بەرهەمی هەموو کار و کردەوەکان دەپێچێتەوە و دەیبات. چەندین کاری بچووکەن کە لە سایەی نیەتەوە گەورە دەبن. تۆوێکن دەبن بە هەزار گوڵەگەنم و دڵۆپێکن دەبن بە دەریایەک. چەندین ڕەنج و کۆششی چێ و ئاساشان کە بەهۆی نیەتی خراپەوە بێبەرهەم و نەزۆک بوون. هەر یەک لە هەستان و چۆکدادان و نێوچەوان خستنە سەرزەوی و خۆبرسی و تین و کردن و دوورکەوتنەوە لە هەندێک ئارەزووی حەڵاڵ. ئەگەر هەموو ئەمانە بە هەست و ئیدراکێکی قوڵی بەندایەتیەوە ئەنجام بدرێت، مرۆڤ سەری پێیان دەگاتە جیهانە باڵاکان و پێیان دەبێتە سوڵتان لەوێ. بەڵام هەر ئەم جوڵە و هەڵسوکەوتانە و هەزار ئەوەندەی ئەمانەش ئەگەر ئەو ئیدراک و هەستەیان لەگەڵدا نەبێ، مرۆڤ لە تینوێتی و برسێتی و هیلاکی زیاتری بۆ نامێنێتەوە. کەواتە مرۆڤ لە ڕێگەی ڕازیکردنی خۆی گەورەدا هەم بەو شتانەی دەیکات و هەم بەو شتانەش کە لێیان دوور دەکەوێتەوە بەرز دەبێتەوە و ئەحسەنت تەقویمی بە جوانی تێدا دەدرەوشێتەوە. هەزار کار و کردەوەش ئەگەر لە دەرەوەی بازنەی ڕازیبوونی ئەو بێت بێهودەیە. نیەت هەوێنێکی وەهایە کە نەبوون دەکات بەبوون و ئەو شتانەش کەوا دەردەکەون هەبن ئەگەر کەم و کوڕیەک لە نیەتیاندا هەبێت تێک دەچن و کاریگەریان نامێنێت و دەمرن. کەمنین ئەوانەی لە جەنگەکاندا بریندار بوون و بە کراسە خوێناویەکەی بەریان فرێدەدرێنە جەهەنەمەوە و بە هەمان شێوە کەمنین ئەوانەش کە لە پێخەفە نەرم و گەرمەکاندا دەمرن و لە سایەی نیەتێکی ڕوون و پاکەوە دەچنە بەهەشتەوە. کەمنین ئەوانەی لە بەرامبەر نیەتی پاک و بێگەردی ئەو مەردانەوە کە بە چاکسازی وەڵامی 1001 خراپەی خراپەکاران دەدەنەوە و دەخوازن داهاتووی ئومەتەکەیان ڕۆشن بکەنەوە، کار و چالاکیەکانیان بەستوەتەوە بە سوودی شەخسی و بەرژەوەندیە ناپاکەکانیانەوە. ئەوانەی یەکەم بەستونێکی نورانیدا بەرەو سەرەوە بەرز دەبنەوە و ئەوانەی دیکەش بە ناخی زەویدا ڕۆدەچن. نیەت ئەو کلیلە ئەفسوناویەیە کە لەم دنیا کورت و کۆتایەدا دەرگا و پەنجەرە بەڕووی جاویدانی و ناکۆتاییدا دەکاتەوە و زمانێکی ناوازەیە کە بەڵێنی خۆشبەختی نەبراوە دەدات و لە بەدبەختی هەتا هەتایی دەمانترسێنێت. ئەو ئەرکشناسانەی کە توانیان بە جوانی ئەم ئامێرە بەکاربهێنن بە شێوەیەک جیهانی خۆیان نورپەڕژێن کرد کە هیچ وێزگەیەکی تاریک و مردنیان تێدا نەهێشتەوە و گەیشتنە جاویدانی و ئارامی. ئەو خێر و شاکانەی لەو ئەرک و فەرمانبەریانەوە دەست دەکەون کە ڕۆژانە و هەفتانە و مانگانە بە دڵسۆزی و سەرڕاستی ئەنجام دەدرێن، تەنها وابەستەی ئەو کاتە نابن کە ئەرکەکەیان تێدا بەجێ دەهێنرێت، بەڵکو کاریگەریەکی گشتی وەهای دەبێت کە هەموو چرکە و خولەکەکانی ژیان دەگرێتەوە. ئەو جەنگاوەرەی ئامادەیە بۆ جیهاد تەنانەت لەو کاتانەشدا کە لە مەیدانی جەنگدانیە هێندەی ئەوانەی لەوێ ئامادەن خێر و چاکەی بۆ دەنووسرێت. ئەفسەرێک کە لە سەربازگە نۆبەت دەگرێت
هێندەی ئەو کەسەی کە چەندین مانگە دەرگای لە خۆی داخستووە و عیبادەت دەکات خێر و چاکەی بۆ دەنووسرێت. لەم نهێنیەوە کە مرۆڤی باوەڕدار بە ژیانێکی کاتی دەگاتە ژیانێکی نەبراوە و خۆشبەختێکی ناکۆتا و کەسی بێباوەڕیش دەگات بە بەدبەختی و مەینەتی هەتاهەتایی. ئەگەرنا بە دادپەروەریەکی ڕواڵەتی دەبێت گشت کەسێک بە ئەندازەی بەندایەتی و فەزیلەتی خۆی لوتف و چاکەی لەگەڵ بکرێت و هێندەی خراپەکاری و نامەردی خۆشی دووچاری تووڕەیی و ئەشکەنجە ببێتەوە. بەپێی ئەمەش بێت دەبێت مرۆڤ هێندەی کاتی کارە باشەکانی لە بەهەشت بهێڵدرێتەوە و خراپەکارانیش هێندەی کاری خراپەکانیان لە دۆزەخ ڕابگیرێن. بەڵام جاویدانی هەم بۆ خراپەکاران و هەم بۆ چاکەکارانیش کۆتا حاڵەتە و ناکرێت لە دوای ئەوە بیر لە شتێکی دیکە بکرێتەوە. بەڵێ خۆشبەختێکی نەبراوە و ئازار و ئەشکەنجەیەکی ناکۆتا تەنها لە ڕێی نیەتەوە بەرجەستە دەبێت. هەبوونی نیەت بە ئاراستەی ئیمان و ڕاستڕەویەکی هەتاهەتاییدا دەبێت بە هۆکاری خۆشبەختی نەبراوە و نیەتیش بە ئاراستەی کوفر و گومڕایی هەمیشەیی سەری لە بەدبەختی هەتاهەتاییەوە دەردەچێت. کەسێک کە لە کۆتا خولەکەکانی ژیانیدا دڵی پڕ بێت لە هەستی بەندایەتی ئەگەر تەمەنی هەزاران ساڵی دیکەش درێژ ببێتەوە لەبەر ئەوەی ئەو تەمەنە هەر بەو ئاراستەیەدا دەگوزارێنێت و هەر ئەو نیەتەی دەبێت و سوور دەبێت لەسەری ئەو نیەتەی وەک کردار لێوەردەگیرێت و بە گوێرەی ئەوەش مامەڵەی لەگەڵ دەکرێت. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم دەفەرمێت نیەتی ئیماندار لە کرداری خێردارترە. بە هەمان شێوە ئەو بێباوەڕەی لە کۆتا خولەکەکانی ژیانیدایە ئەگەر تەمەنی هەزاران و سەدان هەزار ساڵی دیکەش درێژ ببێتەوە لەبەر ئەوەی نیەتی وەهایە کە بە ئیلحاد و کوفرەکەی ئەو تەمەنە لەکەدار و تاریک بکات بە گوێرەی نیەتەکەی مامەڵەی لەگەڵ دەکرێت و سزا دەدرێت. کەواتە نیەتی کەسەکان بناغەیە نەک ژیانە سنووردار و کورتەکەیان. باوەڕبوون بە ژیانی نەبراوە و هەوڵدان بۆ بەدەستێنانی ئەگەرچی پێویستی بە ملیۆنان ساڵیشە بەهەشت دەست مرۆڤی موسڵمان دەخات و کافریش دەگەیەنێتە دۆزەخ. کەسی بێباوەڕ سەرنجام سزای ئەو بێباوەڕیەی دەچێژێ کە بەویست و ئارەزووی خۆی هەڵی بژاردووە و شەیتانیش کە هۆکاری هەموو کوفر و بێباوەڕیەکە لەبەر ئەو بێباوەڕی و ئینکاریکردنەی لە ناخیدا هەڵی گرتووە سزایەکی نەبراوە چاوەڕوانیەتی. لە ڕاستیدا شەیتان بەو شتانەی کە لەگەڵ بەدیهێنانیدا تێیدا دانراوە دەبێتە هۆی ڕوودانی چەندین ئیشوکاری باش، دەبێتە هۆی کردنەوە و گەشانەوەی چەندین توانست و لێهاتووی مرۆڤ و پاڵفتەکردن و دەرخستنی چەندین کانزای باش کە لە سروشتی مرۆڤدا هەیە و تەنانەت لە دەستەبەرکردنی وریایی بەردەوامی دڵ و ڕۆحیشدا ئەو هەندێک کاریگەری بەرچاوی هەیە. بەڵێ شەیتان بە شێوەیەکی خراپ زاڵ دەبێت بەسەر تاک و بەسەر کۆمەڵگەدا و تۆوە ژەهراویەکانی لە دڵ و دەروونەکاندا دەوەشێنێت و ئەو دڵانە دەکاتە چێڵگەیەک کە خراپەکار و تاریکی تێدا سەوز بێت. بەرامبەر ئەم هەوڵی لە ڕێلادان و تێکدانەی شەیتان هەستەوەرە معنەویەکانی نێوبونیادی مرۆڤ دەکەونە جم و جۆڵ و ئامادەباشی ڕێک وەک حاڵەتی بێداربوونەوەی ئەو جەستەیەی کە دووچاری هێرشی میکرۆبەکان بۆتەوە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی هەستەکانی مرۆڤ پێ بگەن و بەهێز بن. تەنانەت ئەمە دەبێتە هۆی ئەوەی کەسەکە زوو پەنا بەخوا بگرێت لەم دوژمنە سەرسەختەی کە ئەمەش بۆ ژیانی ڕۆحی و قەلبی ئەو کەسە لە بەرامبەر گریمانەی تۆزێک زیاندا قازانجێکی زۆری هەیە. ئەم کاریگەریە معنەویە کە هەستی خۆراگری و تێکۆشانی مرۆڤ دەخاتە گەڕ و وریای دەکاتەوە چەندین کانزای ئاسایی کردوتە ئاڵتون و چەندین وەلی و پیاوچاچی کردوتە تێکۆشەری گەورە و پاڵەوانی قارەمان. شەیتان ئەم مرۆڤە ناوازانە بەرەو تێکۆشان و بەرەنگاربوونەوەی زیاتر پاڵپێوە دەنێت و دەبێت بە هۆکاری بەرزبوونەوەی پایەی ئەوان. لەگەڵ ئەمەشدا خودی شەیتان هیچ چاکە و خێرێکی دەست ناکەوێت چونکە لە ڕاستیدا ئەم شتانە بۆ ئەوە ناکات تا پیاوچاکان پلە و پایەیان بەرز بێتەوە. بە پێچەوانەوە مەبەستی ئەوەیە بە کەندەڵانی گوناه و تاواندا شۆڕیان بکاتەوە و بیان ڕوخێنێت. کەواتە شەیتان هەم نیەتی خراپە و هەم کرداریشی. ئەو بەگوێرەی ئەو پلە و پایە ئیمانیە بەرزانەی کە دەست کەسانێکی دەخات مامەڵەی لەگەڵ ناکرێت، بەڵکو بە گوێرەی خراپی نیەت و کردارەکانی و بە گوێرەی خراپی خۆی مامەڵەی لەگەڵ دەکرێت. شەیتان هەم نیەت و هەم کردارەکانیشی خراپن.
هەڵگەڕانەوەی ئەو بەویستی خۆیەتی و لە ڕێلادانی خود ئاگایانەیە. قورئانی پیرۆز دەفەرمێت باشە چی بەرگری کردید ئەی ئیبلیس کە سوجدە نەبەیت کاتێک فەرمانم پێدایت؟ شەیتان گوتی تۆ منت لە ئاگر دروست کردووە و ئەوت لە قوڕ دروست کردووە. خوا فەرمووی کەواتە دابەزە لە بەهەشت، چونکە تۆ بۆت نییە لەوێدا خۆت بە گەورە دابنەیت تا زووە دەرچۆ، چونکە بەڕاستی تۆ لە ڕیسوا و بچووک و بێنرخەکانیت. شەیتان گوتی داواکارم مۆڵەتم بدەیت تا ئەو ڕۆژەی هەموونەوەی ئادەم زیندوو دەکەیتەوە. خوا فەرمووی تۆ لە مۆڵەت دراوانیت. ئەمە یەکەم سەرپێچیکردن و یاخیبوونە و شەیتان بە ئاگاهی ئەم مشتومڕە دەکات و دواتر ڕێی کوفر هەڵدەبژێرێت. ئەو سوێندانەش کە لەسەر بەلاڕێدابردنینەوەی ئادەم دەیخوات بناغەی هەموو تراژیدیایە نەبراوەکانی مرۆڤە. شەیتان لەبەر ئەم سووربوون و نیەتەی ئەگەر کردارەکانی ببنە هۆی ئەوەی کەسانێک بە دوژمنایەتی ئەو دڵیان بێدار ببێتەوە و بگەنە چەندین فەزیلەتیش، چاکە و خێرەکان هەرگیز ناگەنەوە بەو. بە کورتی دەتوانین بڵین نیەت لە ژیانی موسڵماندا هەموو شتێکە. نیەتە کە گیان دەکات بەبەر هەڵسوکەوتە مردووەکانی مرۆڤدا. هەر نیەتی شەوا دەکات کێڵگەی تەمەنی مرۆڤی باوەڕدار 1/1000 بەرهەمی هەبێت. نیەت ئەو دەستەیە کە لە دنیای سنووردار و کۆتادا ئەو دەرگا و دەلاخانەمان بۆ دەکاتەوە کە بەسەر خۆشبەختی نەبراوەدا دەڕوان و هەر ئەویشە کە بەدبەختی نەبراوە و خەسارەتمەندی هەتایی بۆ مرۆڤ ئامادە دەکات. سەردارمان دەفەرموێت کردەوەکان بە گوێرەی نیەتەکانن، مامەڵەی ئەو دنیاش بە گوێرەی کردەوەکان دەبێت.